ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بەداخەوە ئەمڕۆ ڕێژەی جیابوونەوە زۆر بووە. هەندێک جار خەریکە وای لێ دێت دەبێتە یەک بە یەک، واتە ژنێک مارە دەبڕێیەکی تەلاق دەدرێت، ژن و پیاوێ پێک دێن، ژن و پیاوێ لە یەک جا دەبنەوە. کۆمەڵێ هۆکار هەیە، ئێمە هەندێکی کە سەرەکی باسی دەکەین و پشتیوانی خوای پەروەردگار. بۆچی ئافرەت تووشی خراپە دەبێت؟ بۆچی ئافرەت تووشی زینا دەبێت؟ بۆچی ئافرەت لە مێردەکەی خۆی داوای جیابوونەوە دەکات؟ بۆچی داوای تەلاق دەکات؟ زۆر جار بەهۆی چاودێرکردنی خەڵکەوەیە. چاودێرکردنی خەڵک حەز ئەکا وەکو ئەوان حوڕ بێ. تەماشا دەکەی دەبینێ فڵان و فڵان و فڵان حوڕە، داوای جیابوونەوە لە پیاوەکەی دەکات بۆ ئەوەی ئەویش حوڕ بێ، شوو بە کەسێک بکە حوڕیاتی پێ بدات. ئەمە کارەساتێکی گەورەیە، چاوکردن لە کەسانی تر، چاویان لێ بکە. مادەم فڵان کەس حوڕە، منیش حەز دەکەم حوڕ بم، حەز دەکەم پیاوێکم هەبێ هەرچی بکەم، نەڵێ بۆ وا دەکەی وەکو پیاوی فڵان کەس. واتە بە کوردیەکەی دوو لە ڕێبەڕێستان دەیەوێ پیاوێکی بێغیرەتی هەبێ. بۆیە پەنا دەبات بۆ پیاوی خراپ، بۆ ئەوەی کەپارەی دەستکەوێ، ئاڵتوونی دەستکەوێ، بۆ ئەوەی سەیارە و خانووی دەستکەوێت، تەماح دەخاتە بەری فڵان کەس وەرە بۆ لای من حوڕی بۆ خۆت. چونکە ژن و پیاو هەیە دوو لە ڕێبەڕێستان لەم سەردەمەدا زۆریش هەیە. ژن و پیاو هەیە یەکتریان حوڕ کردووە. پیاوەکە دەڵێت بۆ خۆت چیەکەی بیکە، منی چی دەکەم بۆ خۆم ئازاد. ئەو ژن دێنێ بۆ ماڵ، ئەو پیاو دەبا بۆ ماڵ. پەنا بەخوای گەورە. هەندێک کەسی شەیە دەیەوێت چاو لەوانە بکات. ئەمە کارەساتێکی گەورەیە. بۆیە پیاوەکە ناچاری دەکات دەڵێت لێی جابەرەوە، لێی جابەرەوە. من ئاوات بووەکەم بۆ خۆت حەز لەکوێ بوو، بۆ خۆت بڕۆ بە تەنیا، دەڕۆی بۆ بازاڕ، دەڕۆی بۆ سەفەر، بۆ سیاحەت، بۆ هەرکوێ، تۆ حوڕ بە بۆ خۆت. کۆمەڵێش دەقاتە بەردەمی تەماح، لە ڕاستیە بۆ ژنەکەی خۆی کە هەیەی وا ناکات. ئەمە لە ڕاستیە تەنها خەڵەتاندنێتی. دوای ئەوەش کە بیستومان و بینیمانە چەند کەسە بووە لە پیاوەکەی جیابۆتەوە، دوایی پیاو ئەو کەسە لەبەر خاتری نەفەرێک جیابۆتەوە، نەفەرەکە تەلەفۆنی داخستۆ کۆتایی پیات، ئیتر جارێتر ئەم پیاوی نەبینیوێتەوە. بە ڕەقەمێک بە 4-5 کڕیوێتی ئیشەکەی خۆی کردووە، ژن و پیاوێکی لە یەک جیا کردەوە، دواییش تەلەفۆنەکە داخە و کۆتایی پێ دێت. بۆیە خوشکە بە ڕێزەکان دەبێت زۆر ئاگادار. ئافرەت ڕێزی لێ بگیرێ، بەڵام نابێت هەموو شتێکی بەدەستەوە بدرێت. نابێت حوڕ بکرێ، چونکە زوو خەڵەتێ، زوو دەکەوێتە دا و تەڵەوە. خوشکی بەڕێزم، ئەو ئازادی نییە. بەڕاستی ئەوە ئازادی نییە، دوایی دەبیتە کۆیلێ ئەو کەسە. ئەوەندە ئازادی هەتا لە پیاوەکە جیابیتەوە، ئەوەندە بەڕێزی هەتا لە پیاوەکە جیابیتەوە، یا هەتا ئەو کاتی تووشی زینا و خراپە دەبی، دوای ئەوە زەلیل دەبیت. دەی بۆ فڵان شوێن، یا ڕسمەکانە بڵاوکەمەوە، تەواو. ئەو کاتە دەبیتە کۆیلەیەک. خۆشەویستی نامێنێت، تەنها ترسە. لە ترسا دەرئەچی لەگەڵیا، لە ترسا زینای لەگەڵاکەی، لە ترسا خراپەکاری لەگەڵاکەی، چونکە ئەو خۆشەویستی نامێنێ، تەماشا دەکەی بە هەموو جۆرە هەڕەشە لێ دەکات. بۆیە لە خراپەدا چاو لە کەسانی خراپ مەکەن. ئازادی ئەوە نییە زەلیل و کۆیلەی پیاوێکی خوانە ناسبیت. بۆیە خوشکە بە ڕێزەکانم ئاگادار بن. جایەکێ لە هۆکارەکان ئەوەی چاولێکەریە، ئەوەی حەز دەکا وەکو فڵان کەس حوڕ بێ، بۆیە تەماشا دەکەی پەنا بەخوا پەنا دەباتە بەر تەلاق، بەر جیابوونەوە. بۆچی ئافرەت فێری زینا و خراپە دەبێت؟ بۆچی ئافرەت داوای جیابوونەوە لە پیاوەکەی خۆی دەکات؟ بۆ ئەوەی هۆکار هەیە. یەکێ لە هۆکارەکان ئەوەی پیاوەکەی ئیهمالی کردووە،
پیاو هەیە ئیهمالی کردووە. ئەم پیاوە ئیهمالی کردووە بە ڕۆژ لە ماڵ نیە خەریکی کەسابەتە، شەویش دێتەوە نانەکە ئەگەر بخوا یان نەیخوات ئەڕوات لە بازار لەفە ئەخوا کەباب ئەخوا نازانم چی ئەخوا، ژنەکەشی لە ماڵەوە هیچ نەیبیخوا، ژنەکەشی ئیهمال کردووە، ژن پێی خۆشە لەگەڵ پیاوەکەی نان بخوا ئەگەر ژنێکی چاک بێت، پێی خۆشە پیاوەکەی لە ماڵ بێت، وەڵا دەچم لە بازار نان دەخۆم. ئەمە کارەسات ڕوئدات. ئەو کاتە ئەو ئینسانە هەستەکە فەراغێکی ڕۆحی هەیە، ئەو ئافرەتش ئەو کاتە ناچار دەبێت یا داوای جیابوونەوە بکە یا کەسێکی تر بۆ خۆی پەیدا بکە کە ئەو فەراغی بۆ پڕکاتەوە. سەبر ناگرێت زەوجار دەی خەڵەتێنن. ئەو کاتە سەعات 2-3 شەو دێتەوە، ئەمجا کە دێتەوە یەکسەر ماندوو دەخەوێ هیلاکە، چونکە ئەوەنە قسەی کردووە، ئەوەنە دۆمینە و تاوەڵە و ئەوەندە یاری کردووە تاقەتی هیچی نەماوە. ئەی ئەم ژنیش مەلائیکە نییە، ناچار بەرەو خراپە دەڕوات. بۆیە شەیتان چی لێ دەکات؟ بیری دەبات بۆ لای تۆڵەکردنەوە، دەڵێ تۆڵەی لێ بکەرەوە. کی ئەڵێ پیاوەکەی تۆ لە دەرەوە خەریکی خراپە نیە، تۆش پیاوێ پەیا بکە. مادەم تۆ ئیهمال کردووە وە کەسوکاریشت گوێت لێ ناگری، ئەوە کێشەکەیە. ئافرەتی وا هەیە دەڵێ پیاوەکەم خراپە لەگەڵم، بۆ خاتری خوا با تووشی گوناه نەبم، با تووشی کێشە نەبم، با حەیامان نەچێ، باوکو دایک هەر گوێ لێ ناگرن. چۆن ئەبێت ژن تەلاق بدرێ؟ ئەبێ بۆ نابێ. پێغەمبەری خوا ئەسڵ ژنی تەلاق داوە، بۆ نابێ. تەلاق درێ باشە یا زینا بکە، تەلاق درێ باشە یا لە سایرێکە لەگەڵ پیاوێکی نامەحرەمە تووشی ڕووداوێک حیا و کەرامەتە بشکێ، کە ئەڵێ ناگونجێم تەواو گونجا باشە، نەگونجا با جیا بنەوە، با سەر شۆڕ نەبێ. ئەمە زۆر کارەساتێ گەورەیە. بە ئاشکرا دەزانێت کچەکەی هەتا 2-3 شەو تەنیایە، هەر مێشێک بەلای لوتیان ناڕوات. ئەخر ئەم کچەی تۆ خراپ دەبێت، ئەم خوشکەی تۆ خراپ دەبێت. چارەسەریکە یا لی جابێتەوە یا پیاوەکە بخۆی چاکە. لەبەر خاتری مناڵ دانیشە، مناڵ چیت بۆکە بەیانی؟ ئاگاداری خاڵێک بن، برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، مناڵ لە هەموو کەسێک خۆشەویستترە، بەڵام دڵنیاش بە ئەو مناڵی کە خۆتی بۆ جوانەمەرگ دەکەی، ئەو مناڵی کە خۆتی بۆ خراپ دەکەی زۆربەی بێوەفا دەرەچێت. بەیانی شو ئەکا کچەکەت بە پیاوەکەی ئەڵێ 1000 جار باوکو دایکم کەمە قوربانت، کوڕەکەی تۆش 1000 جار ئەڵێ باوکو دایک و کەسوکانم بە قوربانت بخێزانن. ئەوە سەرنجامەکەیتی. زۆربەی وایە تەماشاکەی بەهۆی ئەوەی کە ئیهمال دەکرێ ژنەکە پەنا دەبات بۆ جیابوونەوە. جیابوونەوەش کە سوکار گوێ لێ ناگرێت، ناچار پەنا دەبات بۆ خاڵی دووەم نەفەرێک پەیاکات. نەفەرێک پەیاکە بۆ ئەوەی لەگەڵ یا قسە بکات، چونکە پیاوەکەی حسابی بۆ ناکات، چونکە کە سوکاری حسابی بۆ ناکەن ناچار لەخوا ناترسێ، پەنا دەباتە بەروی پیاوێک پەیدا ئەکا و لەگەڵ پەیوەندی دروست ئەکا و هەندێک جارش بە ناوی بازاڕ و چی و بخۆی دەرئەچێ و فەڕی خۆی لێدات. ئەمە کارەساتە بۆی پیاوەکان ئاگاتان لە ژنەکانی خۆتان بێ. مناڵە مراقبەیکە و چاو دێریکە، نە ئاگاتان لێ بێ، ئیهمالیان مەکەن بەو شێوەیە، دڵیان خۆشکەن. کە لە ماڵی شتیت ئەوڕێ ئیشێکی زەڕورتەی ئاسایی بەس ناکرێت تۆ هەموو شەو بچی بۆ لەفە خواردن و کەباب خواردن. ئەی ژنەکەت، ئەی خێزانەکەت، ئاخر ئەمە هۆکارێکە بۆی کە ژنەکەت خراپ بێ، کە فەساد بوو مەڵێ بۆچی وای لێ هات، تۆ تاوانباری و ژنەکەشت بێ تاوان نییە. بەڵام هۆکار ئەوەیە زۆر جار دەڵێن من کە سوکارم ئەڵێن بیش بێتە ماڵەت کوژین. ئەی چی بکەم؟ پیاوەکە حساب بۆ ناکە، کە سوکارم حساب بۆ ناکە، ناچار پیاوێ پەیاکەم کە خۆشمی بوێت. پەنا بەخوای گەورە. ئاگادار بن، ژنەکەت ئیهمالەکەی لە ماڵەوە سەرنجامەکەی زۆر خراپ دەبێت. ژنەکەت خێزانت پێویستی بە خۆشەویستی تۆیە، پێویستی بە خۆشەویستی ئەوە باوکی و براکی بڵێ خۆشتمەوێ، پێویستی بەوەیە تۆ پێی بڵێ خۆشتمەوێ. خۆشەویستی بە قسە و بە کردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لێ کرد کێت لە هەموو کەسێک خۆشتر دەوێت؟ فەرمووی عائیشە لە ئافرەتانە، عائیشەم خۆشەوێ کە خێزانێتی. هیوا هەیە بڵێم بە خێزان بڵێم خۆشتمەوێ، وەڵا هارە بێتە گیانم. بۆچی هارە بێ؟ خۆشەویستی بۆ دەربڕە، با کەسێتر خۆشەویستی بۆ دەرنەبڕێ. ئاخر تۆ دەری نەبڕی دوایی پیاوێتر بۆی دەرەبڕێت. دڵنیا بە لەوە. پیاوێتر ئەی خەڵەتێنیە 1000 جار پێڵێ گیانەکەم بە قوربانت بم، پیاوەکەی خۆی ئەم شتانە هەر ناڵێ، ئەڵێ ئەمە پیاوە من کەی پیاوم هەیە. ئەو کاتە یا جیا دەبێتەوە یا لەگەڵ پەیوەندی دروست دەکات.
ئەمە هۆکارێکی سەرەکیە. زۆر جار ئافرەت خراپ دەبێت هۆکارێکی پیاوە. بۆچی ئافرەت خراپ دەبێت؟ تووشی زینا دەبێت، تووشی خراپەکاری دەبێت، تووشی ئەوە دەبێت کە داوای تەلاق و جیابوونەوە بکات. یەکێ لە هۆکارەکان چروکی پیاوە، پیاو چروک و دەست نوقاوە. ئەم ئافرەتە پێویستی بە پارەی نییە. معقولە ئافرەتەی ئەچێ بۆ عیادە پارەی پێ نییە. پیاوەکەی ڕق نییە بەسەر تۆ نەخۆش نییە وڵات درۆکەی ڕاست ناکەی. نەخۆش. ئەمە کارەساتە. ئەچێ بۆ بازار پارەی ناداتێ. ئەڵێ بازار بۆ چییە؟ شکڕین بۆ چییە؟ مەکسید بۆ چییە؟ جلوبەرگ بۆ چییە؟ ئەچێ داوای لە براکەی کە بڵێ بداکەم پارەم بەرێ، باوە پارەم بەرێ، دایە پارەم بەرێ، ناڵێت. غەسپە لەسەرە بە خێویکی. کە پیاو چروکی کرد بەرامبەر بە خێزانیشی داوای جیابوونەوەی لێ دەکات، یاخود پەنا دەباتە بەر پیاوێک پارەی بداتێ. بۆیە چەندەها کەسەیە مێردی هەیە مێردەکەی پارەی ناداتێ، ناچار داوای پارە لە خەڵکی تر دەکات. هەندێک پیاویش دوو لە ڕێی بەڕێستان ئەوەندە نامردە ئامادە نییە 5,000 بەبێ بەرامبەر بدات. دەی خەڵەتێنێ پارەی چاکە خاتە بەردەمی بۆ ئەوەی زینای لەگەڵا بکات، بۆی خراپەی لەگەڵا بکات. چونکە پیاوەکەی حسابی بۆ ناکات. پیاوەکەی گونک بژێرە، دەست نوقاوە، چروکە، ڕەزیلە، چاو چنۆکە. ئەو کاتە ژنەکەیشی دڵنیا بە خراپ دەبێت. بۆی لە مناڵەکانی خۆت مەگرەوە. ئەوەندەی تواناتە یارمەتیان بدە، با فەساد نەبن، با خراپ نەبن. شەرمەزاریە پیاوێک پارەی هەبێ و خەڵکی پارە بدا بە ژنەکەی. زەلیلیە پیاوێک پارەی هەبێ و خەڵکی خزمەتی ژنەکەی بکات. ئەو کاتە ئەو ژنە ئەگەر لە خوا نەترسێ و عاقڵ و تێگەشتوو نەبێ، دڵنیا بە تووشی خراپی زۆر گەورە دەبێت. و ئەوەندە خۆشەپاری لە نەفەرێک وەرگرت جارێ دوو جار، ئەگەر ئەو کەسە خراپ بوو بێگومان دەکەوێتە دا و تەڵەیەکەوە ڕزگاربوونی نییە. ئیتر خۆ ئەزانێ خێزانی تۆ سەرنجامی چیە بێت. بۆیە ئاگاداری خۆت بە هەر پارە کۆ مەکەرەوە. ئاگات لە ژنەکەت بێت، فریای ژنەکەت بکەوە، با ژنەکەت خراپ نەبێ، هەتا ئێستا وات کردووە بە خۆتا بچۆرەوە. پارەی بەرێ. تازە ئەو داوای پارە لە باوکو کەسوکار ناکە، داوای پارە لە تۆ دەکا. ئەبێت تۆ خزمەتی کەی. یعنی خەڵکی وایە سوێن بەخوا نەفەرێک نییە و دوان نییە و پێنج نییە و دە نییە. خەڵکێ بە سیارەکەی خۆی خێزانی ئەباتە بۆ ماڵ باوکی پارەی لێسێنێت. حەقی ڕێگاکە. باوەڕم پێکەن؟ سوێن بەخوا ماڵ خەزوورانی داوەتەکە دوایەڵت دەیت. ئەوەنە پارەم سەر کردو پارەکەم بەر. باشە ئەم ژنە ئەگەر کەسوکارەکەی گوێ لێ نەگرن چی ڕوئەدات؟ معقولە دایک و باوکی ئافرەتەکە دێتە ماڵت خەزوورت و خەسوود نانەخۆ لە ماڵت، برای خێزانت و خوشکی خێزان لە ماڵ نانەخۆن بێت ئەبێ خێزانی داما و پارەکەی بدە. دەی کاکە پارەکەم بۆ دەرکرد، دەی عەجەلە ئەوەنە پارەم سەر کردووە. ئەواتە ماڵ بردێتە ماڵ باوکی هێنایەتەوە 5,000 لێ سندووە 10,000 ئەمە حەقی تەکسی. ئەمە کارەساتەش پیاوێک بەم شێوەیە بێ زاڵەکەت ئاوا بوو دە مناڵیە و کچەکەی با جیابێتەوە لێ. یەکەم مناڵ پێشەوەی مناڵەکەی بڵێ باوە پیاوەکەم بە کەڵک نایە، پیاوەکەم چروکە ڕەزیلە تێ بگە، یعنی من توش خراپە دەبم. دوای دەست لە خەڵکانەکەم و خەڵکیش بەبێ مقابل و بەبێ بەرامبەرام داتێ. پارەت بۆ چییە؟ هەر پارە کۆ بکەرەوە بزانە ڕۆژێ چۆن حیاتە چێ. هەر پارە کۆ بکەرەوە بزانە خۆ ئەزانی حاڵی خێزانەکەت چۆنە. بۆی ئاگادار بن. پارەی پێویست بدەن بە خێزانەکانتان ئەوەندەی تواناتان هەیە، بۆ عیادەیە، بۆ بازاڕە، بۆ هەر شتێکە. چەندێک خۆشە خێزانت بەری لە بازار کۆمەڵشتی بۆ بکڕی، پێی خۆشە. ئافرەت گڵاسێکی بۆ بکڕە پێی خۆشە. ئەکرێتەوە وەڵا پارەم پێ نییە، هەموو ڕۆژێ بڵێ پارەم پێ نییە، لە کاتێکە پارەشت پێیە. لە کاکە شتێ بفرۆشتەبی لە حەقی ئەوەی کە خێزانەکەت تێرکەی. داواکارم ئاگامان لە خۆمان بێ بە ئیزنی خوا نەبینە هۆکارێکی خراپ بۆی کە خێزانەکانمان خراپ بێت. یا ڕەبی خوا لە گوناهکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوا ئەگیان شیفای نەخۆشەکانمان بدەیت.